داخەوە هەڵکشانێکی تردا ژمارەیەکی زۆری تۆمارکردن هەیە و تەنانەت لە 1970 حالەتەکانی ئێستا لە هەرێمی کوردستاندا هی هەڵکشانی دووەمە. ئەمەش پێمان دەڵێت کە ڕێژەی گواستنەوە زۆر بەخێرایە و تەنانەت ڕێژەی توشبوونیش بە ڤایرۆسەکە لە نێو ئەوانەدا زۆرە کە هەڵگری نیشانەکانی نەخۆشیەکەن و زۆر لەو نەخۆشانەش نیشانەکانی نەخۆشیەکەیان هەیە و تەنانەت خۆیان دێنە نەخۆشخانەکان. بەداخەوەش ڕێژەی مردن ئێستا لە هەرێمی کوردستان لە 102 کە ئەم ڕێژەیە زۆر کەمتر بوو لە 101 و ئێستا کە ئەم ڕێژەیە زیاد بووە و ڕێژەی داخلبوون زۆر زیاترە لە ڕێژەی چاکبوونەوە. ئەمە ئەو نیشاندەرانەیە کە نیشاندەری ترسناکن لە هەر شوێنێک و لە هەر کاتێک و لە هەر ڕۆژێک هەڵوەستەکردن و ڕاگررتنی ئەم تەشەنەکردە زۆر گرنگە، هێشتان زووە درەنگ نییە بۆ ڕێگەگرتن لە بڵاوبوونەوەی زیاتر و ئازیزانمان لەناو کۆمەلگادا بگەڕێنینەوە و نەچێنە بوارێکی ترسناک کە لە دەستی هەموو پزیشکان و لە دەستی سیستەمی تەندروستیدا دەربچێت. وی لێرە گرنگە و زیاترینە بەشی سەرەکی ئەم خۆپارێزیە دەبێت هاوڵاتی خۆیەتی. تاکپارێزی هاوڵاتی لە هەموو هەڕێکارەکان گرنگترە. هاوڵاتی خۆی بپارێزێ و کەسی بەرامبەر دەپارێزێت و خێزانەکەی دەپارێزێت و بەشێک دەبێت لە کۆنتڕۆلکردنی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان و دانانی ماسک نەک ئەرکێکە بەڵکو لە کاتی ئێستادا ڕێکارێکە هیچ مەجالی تێدانێ دەبێت هاوڵاتی ماسک دابنێت چونکە خۆی بپارێزێت و کەسی بەرامبەریشی بپارێزێ و دەست شوشتن و دوورکەوتنەوە لە قەرەباڵغی ئەوانە هەندێک ڕێکاری زۆر سادەیە بەڵام نەتیجەکەی زۆر گەورەیە. هەرێمی کوردستان دەپارێزی لەو تەشەنەکردە هەروەک بینیتان دوێنێکە حالات نزیکەی 120 حالات لە هەرێمی کوردستان هەبوو. ئەمڕۆ کە 33 حالەتی تر تا ئێستا تۆمار کراوە و بە کۆی ئێستا 1467 حالات لە هەرێمی کوردستاندا تۆمار کراوە و لە سەعاتەکانی داهاتوو بەیانی ڕۆژانی داهاتووش ژمارەی پشکنینەکان زیاتریش دەبێت.